منارە لە عێراقی کۆن میسۆپۆتامیا کە وڵاتمان دەوڵەمەندە وەکو شوێنەوار و لەو شوێنەوارانە شەر وەکو باسم کرد ئەوە منارەیە و قەڵاتە. بەڕاستی ئەوەیە کە مەسەلەن ئێمە دەستی بۆ درێژ بکەین و بیخەینە ناو هونەرێکی خۆمان، یعنی تعاملی لەکە بکەین، یعنی ئێمە نابی بە دوای هونەرێک نەگەڕین کەوە قیمەتی خۆی هەبی. ئینجا هاتمە سەر بابەتێشتر لەنا بابەتەکەشەوە منارەیەکە لە دوورەوە دیارە تابلۆیەکی گەورەیە 5 بابەتی تێدایە. یعنی لە بابەتی یەکەمەوە دیارە کە نەورۆزی تێدایە، ئاگر و ئەویتکەی تێدا، یعنی کۆمەڵێ سمبولی و هێمای جیاواز لە منارەکاندا دەبینی، خەڵکانەشی لە خوارێنە. اینجا بەڕاستی لەوانە مەسەلەن منارە یەکەم ئەو ئەربیلی مێژوونوسی بەناوبانگ کە خەچی هەولێر بووە کە ئەوە لێرە دووبارەم کردیتەوە وەکو شەخسەتێکی بەناوبانگ، وەکو مێژوونوس جوان ناس. ئیتر هەر منارە و بابەتێک لە خۆ دەگرێ. تابلۆیشتکەم لێرە هەیە بە برای خۆم برێم، مەسەلەن ئەویش هەر لە زەمنی ئەو بابەتەیە کە پەیوەستم کردێ بە ئاشورپانی پاڵ وەکو مێژوو کە دەگەڕێمەوە بۆ ئاشووریەکان، حتمەن دەبی پەیوەندی هەبی. هەروەها بابەتی چاوزار لە کوردەواری، خۆتان نەزانن کوردەواری با بڵێن دەوڵەمەندە، کورد دەوڵەمەندە وەکو با بڵێن لە مەسائیلی شعبی خۆمان کە یەک لەوانە مەسەلەن چاوزارە. لێرە منارەکە هەمووی دەبینی ئەوە چاوی تێدایە، ئەو دەستە چاوی تێدایە. ئیتر قەڵاتی هەولێریش لە پشتە، مەسەلەن بۆ نمونە ئەوە چاوزاری پێدەێن. هەروەها ئەو تابلۆیە کە لە پشتما تابلۆیە گەورە، بەڕاستی ناوم لێ نایە، هەر تابلۆکەم ناو لێ نایە ڕەشماڵە قەڵات، یعنی قەڵاتە بەزە ڕەشمالە، شێوەی ڕەشمالی هەیە لە ژێرەوە حیاتە شتکێنێنە. لە پشتی ئەو قەڵاتە منارەکەیە، منارەکە زایدە لە سەرەوەش یعنی دوو منارەیە، منارێشی گەورەیە، منارێشیش وا هەز دەکەی لەسەر قەڵایە، منارەشی بچکۆڵانەیە، یعنی منارە لەسەر منارە. ئینجا کە تەمەشا دەکەی ئەو ئەسب سوارە، من وەکو سەنحاریبی وەکو مێژوو لە تاریخی مێژوو کە باز دەکا سەنحاریب ئاوی لە بۆ قەڵاتی هینایە، لە بەستۆڕەی لە بۆ قەڵاتی ئەو سەنحاریبە بووە، ئەوەی سواری ئەسپەکە بووە. ئیتر لە دامێنی منارەکە گوتمان وەکو ڕەشمال، لە ژێر ڕەشمالەکە هەولێرە چیغ و ئەوە دیارە هەولێر وەکو شارێکەوە دیارە.